بیسەران و بینەران لە جێگایەکان ساو ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. گرانبوونی نرخی غاز کاریگەری لەسەر هەموو ماڵێکی هەرێمی کوردستان بەجێهێشتووە، بەڵام بە تایبەتی لەسەر نانەوەخانەکان کاریگەریەکی یەکجار زۆری هەیە. بەشێک لە نانەوەخانەکان ناچار بوون نانەوەکان دابخەن، نانەوەخانەکەیان دابخەن، کارەکانیان ڕابگرن. بەشێکی دیکەیان دەڵێن تاوەکو ماوەیەکی کەم ئێمە بەردەوام دەبین، دواتر ناچارین نانەوەخانەکانی خۆمان دابخەین، فڕنەکانی خۆمان دابخەین. ئەمە گروپی یەکێک لە نانەوەخانەکانە، ئەوە گروپیتیان. ئەمەژە بۆ دەکا ئێستا نرخی غاز بە 34,000 دینارە، تاوەکو دەگاتە دەستی ئەوانیش بێگومان نرخەکە زیاتر دەبێت، بە گرانتر لەسەریان دەوەستێت. ئەمەش کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئەم نانەوەخانانە هەیە. بەشێکیان ناچار بوون نانەکانیان بچووک بکەنەوە و هەندێکی دیکەیان دەڵێن ژمارەی کرێکارەکانمان کەم کردوتەوە بۆ ئەوەی بتوانین شتێک سودمەند بین، پارێک کۆ بکەینەوە، زەرەر نەکەین. هەندێکی دیکەیان کە کرێچین دەڵێن ئێمە ناتوانین تەنانەتە مانگە کرێش دابین بکەین، کرێی دوکانەکەمان دابین بکەین. ئەمانە و کۆمەڵێک پرسیار من لە خاوەن نانەوەخانەکانی دەکەم، ئێوە بیسەر و بینەرمان بن با بزانم ئەوان سەر زوو تێڕوانیان چییە، لەگەڵمانە بن. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. کاکاروان پێم بڵێ نرخی نان ئێستا بە چەند ئێوە دەیفرۆشن و گرانبوونی نرخی غاز کاریگەری هەبوو لەسەری؟ زۆر کاریگەریە بۆ لەسەری. پێشان 170مان دەبڕی چارمان بازاریدا، ئێستا 130 غرامە 120 غرامی دەبڕین چاری بازاری دێن. خەرکەکە فەقیرە بەڕاستی، ناتانین بەڕاستی لەوەی زیاتر ببڕین. ئێستاش باوەڕ کە خێرمان لەو نانێ نییە، لەوەندە ئیشی دەکەین، قانجاز ناکەین. ڕۆژانەکەی خۆمان ئەگە ببینێتەوە لەبەرەوەی غازەکە گەلە گران بووە، ئەتوو 70,000 لەسە گران بووە. چەندی وەزن کەم کەیەوە پارەکەی ناینتەوە. 70,000 لەسا چار غازی بەکاردێنی، چار غاز هەر غازی 20,000 حیسابکە دەکات چەند 80,000 وایە 80,000 گرانتر بووە لەوەی قەدیم. کەواتە ئەمن بای 80,000 ئاردی بجێڕمەوە دەکات هیچ نەکەم باشتر، بەخۆم بای 80,000 ئیش دەکەم، بای 80,000 ئاردی سەرف دەکەم. کەواتە چەندی بینمە خوارێ بەڕاستی زۆر فڕنیسی زۆر ئەو ماوەیە زۆر ناخۆش بە بەڕاستی. ئارێ وەڵڵا سات چەند برادر قەپاتی کردیە، ئەمە دەنەزانین گروپمان هەیە زۆر هەیە قەپاتی کردیە بەڕاستی، هەیە قەپاتی کردیە بەری. ئارێ وەڵڵا برادری خۆمان قەپاتی کردیە، بخۆمان لەناو گروپمان هەیە پێکەوە. ئێوە دەتوان بەو شێوازە بەردەوام بن؟ وەڵا ئێستا حالیەنەوە بوانم تێگەیان دە لە ئیشێتەوە بین، برادرە گوتی هەندێک دار هەیە وەرە بە لێکەنەدار وەڵڵا ناچارین هیچ دەکەی خۆ لەوەی زیاتر. کاکاروان چەند سارە ئەو کارە دەکەین؟ وەڵڵی ئەمە باپیرانمان باب ئەوشێ کردیە، باپیرم نا بەس باب ئەوشێ کردیە ڕاستی. ئەمن گسکەم هەر ناویشی فڕنی بووینە بەس قەت ئەو های لێ نەهاتیە، هیچ وەختێک ئەوها نەبووە بەو دەرەجەی گران بیتن. غاز بە 6,000 بوو 7-8. ئێستا ئەمە سەرێ غازی LPG تێ دەکەین، بەس قەت بەو نوعی نەبوو، بە 250 دینار دەمان کردی. ئێستا بوویتە چەند؟ بوویتە 1400-1500 حتا 1600 ڕۆیشت، حتا 1600 ڕۆیشت و جێمان لێ بووە هەیە کڕیتی بەوەندەی. با بڵێم هیچ پارەی شاگردەکانت کەم نەکردیتەوە؟ وەڵڵا ناتام یەک دینارە لێکم کەمەوە، هەموو کرێچینە هەمومان. ئێستا من بەشێک لە نانەوەخانەکان کە گفتوگۆم لەگەڵیان کردی هەیە دەڵێ ئەم بەخۆم دوو ئیشان دەکەم هەتا ئەمەلەی نەگرم. ئەخر تەمەشاکە لە ئیشی کەم ڕاستە، بەس ئیشەکە ئەگەر قیچێک زۆر بیتنیان قەرەبارەغی لەسەر بیناتانی، هەتا حەدێک دەتانی 500 نانە 600 نانە بیکەی، بەس لەوە زیاتر پێ ناکرێ بە دوو نەفەران. مشتریەکانت نارێن ئێستا نانەکە گچکە بوویتەوەیان؟ بەرێوەڵا ئەوە تەسوورکەن ئێستاندنانێکش لێتدا وکڕە وەساندنانێکە لێتدا تەمەشاکە بزان چەند نانێک گچکە بیتەوە، نانەکە زۆر گچکە بیتەوە، بەس چ دەکەی ناچاری. ئەنگۆ هیچ پاڵ پشتێکتان نییە بۆ نەغاستە؟ 2014 16 بڕە 14ەوە کو نەفت بڕایە هەر حیساب لەوە فڕنی هەر ناکەن، بەخۆی سەمون هێشتا حیساب لێ دەکەن، حسەشیان هەیە بەس فڕنی هەر حیسابی لێ ناکەن، هیچ وەرناگرن، هەر هیچ وەرناگرین. لۆ معلوماتیشت 6 دائیرە پارەی لەمە وەردەگری، 6 دائیرە تو زەمان دائیرەی
ڕقابە دایرەی تەندروستی کارەبا ئاو ئەدێوە هەموو حساب نییە هەمووی لەسەما هیچیش یەک پاڵ پشتیمان نییە ئەوە لە دەوڵەتان ئەمە جێمان لێ بۆ کە برادەرمان فرنیچیە چوە لێوێندەر دەری ئەگەر لە مەتحەمە لە مارکێتە چی فرنیەکی دانەی غازی ئەو مارکێتی دەبتە 150 پارە لێ وەردەگیری یعنی ڕێکسەر لێ کەم دەبتەوە لە مارکێتەکەش نەک لە ئەوەکەی کاروان هەر لە شارەکانی عراق بۆنە لە مووسڵ لە خوارو لەوێندەر نفتیان پێ دەدرێت ئارێ وڵا نفتیان پێ دەدرێ بڕۆ من دەمەشا دەکەم لە لایڤەکان لە ڤیددیوەکان تەمەشا دەکەم نانیان ئەوەندێ نانەچی بێ مشکی لەو جوان و ڕێک و پێک دەکەن ئەم گۆشەکە غاستان لە بۆ دابین کرێ پاڵپشتی بکرێن قەبارەی نانەکەی زیاتر چمان دەوێ ینی بەڕاستی چمان دەوێ ئەو قەبارەکەی زیاد دەبیتن ئەکیت ئارێ وڵا ئەکیت نانەکە گەورەتر دەبی فەرق دەکات زۆر فەرق دەکات بەڕاستی داوامان وایە حکوومەت بێتە سەرکە چکە ئەمە لە گروپی ئاگدارم لە گروپەکان کە قسەی دەکەن زۆری خەپاتیان کردیە بەڕاستی لەوانەیە هەمووی حام لە ڕۆژێکی خەپاتکن چکە ئەوە زۆر تاسیری دەکاتن جارێک بۆمان کرد هەموو پێک و خەپاتمان کرد حکوومەت هاتە سەرخەت کە بەتەما بوو غراممان پێ زیادکراوانە بۆستا هەموو پێک و خەپاتمان کرد چکە ناچاری گران بۆ زۆر گران بۆ بەڕاستی گرانبوونی نرخی غاز چەندێک کاریگەری هەبووە لەسەر کارەکەی ئێوە کاریگەری هەر زۆر هەیە بە هیچ سارێک نەگەیشتە ئەو ڕادەیە کە ئێستا تێداینا هیچ سارێک هیچ ساڵێک نەگەیشتنە ئەو ڕادەیە هەموو ساڵانستانان گران بوو مانگێک زۆر گەیشتە مانگونی وە گەیشتە 14,000 تا 15,000 ڕۆیە ینی قەیران بووە بەس بەو دەرەجەی نەبووە ئێستا ئەو ڕۆ نامەمان لەهاتیە لەرێن لە معمەلی بە 30,000 لە معمەلی یەک بۆ تۆ بە 30,000 ئەوە تە نامەمان لۆ هاتیە دەرێن بە 30,000 نەناو معمەلی ێ باشە بە 30,000 کابرا 2,000 دایەتە سەرێ ئەوت ئەوە بە 30,000 نامەم لەهاتیە نامە ئەوە تا ئەوە لەوێن دەربە 30,000 تا دەگاتە دەستیەوەش دەگاتە 32,000 بڵە غازە بە 32,000 بکڕی ئەو نوستاشە نەهار غاز فرۆش ینی هەندێک شت هەیە بەڕاستی شتەکە لە تام چتە دەرێ بەڕاستی ئەمە ئێستا خێرەکە هیچ ئەمە بەزێن لە بەرچخۆماندانەنین لەبەر ئێستا بەڕاستی خێر نەما باسی خێری نەکەین بەس ئەمە بەڕاستی لێرەستا چار عایلە لەسەر ئەو فڕنیەیە چار عایلە لەسەر ئەو فڕنیەیە بێزگەلەوەی ئێوارانیش دوو عایلێت کەی لەسەرە ئەوە 6 عایلە ئەو فڕنی نانی دەخوا یعنی من ئێستا قەپاتی کەم ئەو 6 عایلە چ بکەن یعنی ئەمە ڕستخەتان ئێرەیە لەوەی زیاتر قەپاتکەین ئەدی چ بکەین هیچ شتەشکە نییە ینی بەڕاستی تانگران نەکردیا بەخوای ئەمە کریتمان دەبل پێشتر گچکەمان دەدا 8 بازاری ئێستا کتمانە دەبل وەزنەکەمان کەمتر کردو بەس ئەوەش هەر ڕێگە چارە نییە ئەوە چارەسەر نییە بەس ئەوەندێ دەرێن زەرەکەی نەکەین تەنها لەبەرەوەی درێ زەرەکەی نەکەین بەس بای خۆشی هەر زەرە بەڕاستی چکە من پێشتر چاپت لە غاز 5 غازم بینە ئێرە نەدەگەیشتە 50,000 فەرموو ئێستا چاپ لە غازم لۆ هاتیە 120,000 لایەنی پەیوەندیدار نەچوونە داواکاریتان بەرز نەکردوەوە چارەسەرێک لە بۆ وەزعیمە بە قورئان لایەنی پەیوەندیدار ئەوانی هیچ تاوانە چیان نییە لەبەر ئەوەی تاوانیان هەبێ ینی مەبەستمەوەیە ئەنگۆ ڕێی خۆتان پێ نەگوتی داواکاری خۆ با ڕێی خۆمان پێگوتیە بەس ئەوان دەرێن شتەکە عامە بەدەستەمە نییە بەس ئەمن تەنها بە نانەواتچەکانیشم گوتیە چکەمە گروپمانەیە گوتم کاکە با شتێک بکەین وەکو پێشتر با سەی نەفتمانەوی پێشتر سەی نەفتمانە بوو کێشەمان نەبوو شارەکانی دیکە هەموو عراق کەرکووکە و مەخمورە لەلا بزەبەت هەموو عراق سەی نەفتی هەیە تەنها هەرێمی کوردستانیتی کەرکووک وە هەیتی مەخمور هەیتی ینی ناوچەکانی کە هەموو هەیتیان مووسڵ هەیتی بەس هەولێر و سلێمانی دۆگنیتی بەڕاستی ئەو سێ شارە نیتیان ئەوجە من لێرەوەش داوا لە حکومەت دەکەم لە سەی نەفتی بگەڕێنەوە لۆ ئەوی قسەتان نادرێتی ئەو چەند ساڵە لە 2000 پێش کڕۆنەی تقریبان لە 2013 نەدرا ینی و تقریبا گەیشتە نزیکەی 20 ساڵ ئەوە گەیشت عەفو 10 ساڵ شتێک زیاتر ئەسەی نەفتی نەمایە بەڕاستی ئەسەیەش لەومە تاسیرێکی زۆری هەبوو پاڵپشتێکی باش بوو پاڵپشتێکی باش بوو ئاردەکەش هەرزان بوو ئاردەکە بە 20,000مان دەکڕی 22,000 ئەو ئاردە جوانە بە 22,000 مەگە ئێستا ئارد لە ناو هەرێمی کوردستان دروست دەکرێ ئەو جە بە 30,000 بە 31,000 بەخوای ئەوە تەوەسڵم پێ بە 31,000 لە بۆ هاتیە ئاردەکەش باش نییە باش نییە ئەو جە بە 31,000 پێش ئاردی باش بە چەندە یان لەوەی باشتر نییە
بابا ئەو باشتر هەیە؟ باشتر هەیە زۆر باشتریشەیە چەندە؟ بە چ لە زاریە بە چ لە زاریە باشە ئارد بوویتە 2 قات غاز بوویتە 4 قات یخە من وەرە بەس پێم بری کویشکەم وەرە ڕێ چارەکەم لۆ بینەوە بریکاکە ئەو هەلۆ دەردێنی وعد یەک هەفتە لەسەر بە ئەگەر ئەتو پارە لە بەرچ خۆت دانەنا درێ وڵای خوا خۆتە دە وڵای کاکە خۆت ئیشی خۆت یعنی بەڕاستی لە شتەکە تام لە نەبوون لەگەڵ هەر خوڵقمانمە بەخوای هەر خوڵقمانمە سەفەر مەتەمەکان تەلەفۆنیان دەکەین کاکە سەڵی بوویتە 15,000 دەرێ لۆ کاکە وەرە جێ من وەرە بزانە غاز بە چەندە بە خۆت غاز لۆ دەیزانین غاز بە چەندە هەموو شتە گرام بۆ بەڕاستی شتەکە ڕاز لە تام شت دەرێ مەتەم بەخوای دوو مەتەم قەپاتی کردیا دوو مەتەم قەپاتی کرد درێ لۆم دەرناینی مەتەمری لۆم دەرنانی ئەم دەبی چ برێم یعنی مەتەم هەبووە ناین لەکنەوە گۆ دەبرد ئێستاکە لەبەرەوە بارودۆخی لەبەر گرانبووی نرخی غاز دایەخستیا بە تاکی دایخستیە ئەمەنەوەتە لە گروپی لەکنمە پێت پیشان دەدەم هەتا ئێستا 15 فڕنی لە هەولێرە قەپاتی کردیا لەبە گرانی غاز 15 فڕنی قەپاتی کردیا بێزگەلوکە ئاگاشم لێنی ئەوانەی کە ئاگام لێنیە ئەو دیکە من ئاگادارم 15 فڕنی قەپاتی کردیا ئێوە 15 فڕنیە زۆرە ئەوڕۆ 15 سبەی 15 ئێکەوە لێ دێت چی لێ دێ فڕنی نامینێ ئەتوو بیرت کردیتەوە یعنی حەلی ئیشکردنی گۆ چییە لێرە بەدووە بە قورئان ئەمن تەنها ئەوەندەیە جارێک وتم ئەو های لێ بکەن بەس ئەمن ئەو غاز فرۆشەوە پێم دەدێ ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبی درێ ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبی درێ ئەوها بڕواتە 50,000 دەڕوە ئێمە غاز بتە 50,000 ناچارم قەپاتی کەم ناچارم قەپاتی کەم چکە استفادەم نامینێ یان دەبی پارەی لە بارێ بینم عایلە بێ ئیش دەبی 6 عایلە بێ ئیش دەبی بە تاکید 6 عایلە بێ ئیش دەبی ئەو کاتی منیش ناچارم قەپاتی کەم یعنی ئەو کاتەم زەرەکەی دادرێم کڕیارەکانتان کە دێن نان دەکڕن ناڵێن وەستا ئەو نانە لۆ گچکە بوویتەوە بە تاکید بسیار دەکەن بە تاکید هەموو دەڵێن کاکەوە لۆ هەیە ئەوانیش دەزانن کە هۆکارەکەی غازە بەس درێن ڕێگە چارێکی ببینەوە دێن کاکە ڕێگە چارە لە دەستەمە نییە تەنها ئەوەندەیە کە ئەمە داواکاری خۆمان پێشکەش دەکەین ئەوانش ئەگەلۆمان جێبەجێ بکەن مەمنونین یعنی بەڕاستی ئەگەر حکومەت پاڵە پشتی فڕنیەکان نەکە وەزئی فڕنی لەو پەڕی خراپیدایە حالی حاضر لەو پەڕی خراپیدایە بەخوای ئەوەتە لە گروپی وا داوا دەکەن درێن کاکە یا هەموو با پێکەوە قەپاتیکەین ڕێگە چارێکمان لۆ بدۆزنەوە یانیش ئەوەتەیە نانی گرانکە نانی گچکە بکەن 4,000 6,000 ئەخی نانی گچکە 8,000 ئەخە ناگرام و کارە ساتە بەڕاستی یعنی ئەمە لەگەر گرانی دانیمە چکە هەموو شتە گران ناچاری بەس ناچاری کە تو لۆ دەرنێنی کەسیش ئەو ڕۆ بە زەرەر ئیش ناکاتن یعنی ئێستا من پارە گۆڕنەوەی دەکەم تەنها درێم ئەو 6 عایلە با بێنان نەبن لەو بارودۆخە سەختەی سەختەی ئێستام پارە گۆڕنەوەی دەکەم کری دوکان لە بەرچی خۆم دەدەم کرێکەم لۆ دەرناچی کرێکەی لە بەرچ خۆم دەدەم فیسەبیلی چ بەخوا فیسەبیلی ئەو 6 عایلەی درێم گوناحن چەند ساڵە دەکردن من با بێنان نەبن ئەمن ئەوەی مەوزوعەکە ئەگەر نا بەڕاستی ئەمن ئێستا غاز گرانتر بیتن ناچار مۆکاتی منش قەپاتی کەم مدارە چییە؟ والله ئەوە غاز گران وە بەداریشێ دەکەین کردیتە دا بەرێ وڵە چەند ڕۆژە؟ 3 ڕۆژە بەداریشێ دەکەین 3 ڕۆژ بەداریش 3 ڕۆژ 4 ڕۆژ دەبیەوە قەت بەداریشت پێ کردیە؟ ئەو یەکەم جار من لە ژیانم چەند سارەویشەی دەکەین؟ بەخوای تقریبان 20 سار دەبێ وشێ دەکەم 20 سارە یەکەم جارە بەداریش وڵە نرخی غاز بە چەندە وڵی ینی ئەو تاسیری هەیە بۆ هەند ڕۆژ بە 30,000 هەند ڕۆژ بە 35 هارەوە ئێستا لە گروپەکەی ئێوە نامەتان بۆهاتۆ کە بە 34,000 دیناریە 34 ڕۆژێک بە 30 ڕۆژێک بە 35 هارێوەڵە ئەوە ینی تاسیری لەوەی هەیە کە ئەنگۆ داهات کۆ ناکەنەوە بەڵکو زەرەریش دەکەن وڵی بە غازی ئێستا زەرەرە بەڕاستی دەیان گوتێک چێکەوە یان گوتێکەوە یعنی ئیشەکە هەر مرتەعانی لێش بەڕاستی مرتاحنی ناوەڵە ناشتوانی نرخی نانگرانکەی والله گرانکە خەرک ناکڕی خەرک توانین بە یعنی لە چاری بازاری چیۆگەت چەند باش پێم بڵێ بەداری نەجاعەتی دەینیتن واللهی زۆر زەحمەتە بەداری ئارێ وڵا ئیشەکەی ناخۆشە بەڕاستی ناخۆشە یعنی نەمان کردێ نا لە کاتێک یعنی لە کاتی وشی قەرەبارەق دەی بە زەحمەتە بەڕک ئارێ وڵا لۆ کە قەرەباغ دەبی زەحمەتە لۆم باسکە دارەکە قۆتی نییە یعنی قۆتی نییە ئیشەکەی قەرەبارەق ئیشەکە بە جوان بەرەکە وشی غاز و نەفتی نییە ئەو بەکەی قۆتە یعنی وشی قەرەبارەق قۆتی زیاتر دەکەی ئیشەکەت بە قەرەبارەقیش بی ئیشەکەت بە ئاسانی لێ بەڕێ دەکە 2000 کە غازت کڕی
بطلی غازی بەچەند بوو کە هینات و لە والله MLPG مانێت ئەوە بەتەنتان کڕی آخر جار بە 795 بکڕیا لتری ئێستا بە 1500 یا دەرنانی ئەماژە 2000 سەر دەکەم 2000 دەکات 3 میلیۆن پاڵپشتێکی حکوومەتتان نییە بەخوای ناوە نفتی وەرناگرن غازی لە 2014 پاڵپشتی حکوومەت ڕاوەستایە ئارێ وڵا ئێستا ئەگەر حکوومەت پاڵپشتیدام کە غاستان بۆ دابینکایان غاز بۆ فرنەکان بە 10,000 و 15,000 بێ ئێوە بە هەمان نرخی جاران دەیفرۆشنەوە ئارێ وڵا بە هەمان نرخی دەیفرۆشنەوە ئەگە بەدە و 15 وڵا تا 15 هەر باش ئارێ وڵا ئارێ بەس لە بیستی بەسەرە بەڕاستی بە کەلک نایە ئەو فرنت کە ئێستا کردوتە دار ئاگرەکەی بە بڵێن بەداری ئیش پێ دەکەنەوەوانە ئەی کاریگەی لەسەر تام و بۆنەکەی بەجێ نایڵێ بەخوای دار باشە برم چێ یا خەرک دەرێن خۆشترە بەس لۆ ئارێ وڵا خەرک عزیان لێیە ینی مشتریەکان دەڵێن بەداری خۆشترە ئارێ وڵا بەزە وەڵای لۆمە فێرنینە زۆر زەحمەتە ئارێ وڵا ئارێ وڵا غازە هەرزانی و دەکەینەوە غاز هەرغاز هەرزان بی و یەکسەر دەکەمەوە غاز ئارێ وڵا ئێستا ئەو دارانە دەیکڕن یان دەیکڕین هەرێ وڵا دەیکڕین بە چەند چۆنا کڕینەکەی بەخوای تقریبان پیکەوە بە 150,000 مان کڕیا 140,000 بەشی چەندت دەکاتە وڵی چاپێن ڕوا دەستێن لەوانێ بای چاپێن ڕۆژکە بکە عليكم السلام بخير بك ماشي ان شاء الله باش مسپاس تۆ چۆنی سلامت بی چەند ساڵام کارە دەکەین تقریبا 10 تا 12 دەبی 12 ساڵ بەڵێ ئێستا غاز گران بووە زۆر چەند تاسی لەسەر کارەکەی ئێوە بەجێهێشتووە والله 180 تاسیری لەمە کردێ زۆر زۆر طبعا باشە بەشێک لە خاوەنانەوەخانەکان دەڵێن ئێمە بۆ شێوازە ناتوانین بەردەوا بین هەندێکیان دار بەکاردێنن ئێوە هیچ بەدی لێکتان بەکارهینە والله ئەمە کردمانە نەفەت ئەویش هەر زۆر گران بوو ئەویش دەرنی نەکردمانەوە غاز غاستان هەبوو کردانە نەفت بەڵێ پاشان کردانەوە غاز کردمانەوە غازیش نەفتەکەمان لێ عاتڵ بوو دانەک ڕۆژە گرانیش بوو ئەویشمان پێ نەکرا کردمانەوە غاز بە هیچباری بەڵێ باشە ئەی بۆم باسکە ئێستا کێشەکەی قەبارەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووەنان طبعا ئەرێ وڵا لە شێوەیان گوتەکەی زۆر گچکەمان کردەوە لە چاو پێشتر زۆر گچکەمان کردەوە ئاگۆنەکەی لۆمان دەرنانی طبعا ئەرێ وڵا زەرری دەکەین ئێستا کۆ سەعیبەکەی دەریاگەر غازەکە بەردەوام بی ئەو مەزموعە ئاردەمان خلاص بی ئەمەش قەپات دەکەین دەڵێ ئەوەندە ئاردەی کەمایە تەواو بیتن ئەمەشی شێ ناکەین لەبەرەوەی غاز گرانە غاز گران پێشتر غاز باشتونی بوو ئێستا بە 33 یعنی تو لە هەر غازی 25,000 مان زەرەرە ئەمە ڕۆژێ چار غازی بەکاردێنین دەکات ڕۆژی 100,000 ئەتو پارەی شاگرد و ئارد و کرەی دوکان و زۆرە هەموو ڕۆژێ 100,000 تان زەرەرە طبعا لەگەر پێشتر هەموو ڕۆژ 100,000 فەرقە یەخۆ کاب ڕۆژ 100,000 قازانز نەکرێت تا ڕۆژ 100,000 زەرەرکاتەوە بەشێک لاوانەی کە مەتحەمیان هەیە مشترین گۆنا نارێن ئێستا نانەکە گچکە بوویتەوە یان ئەنگۆ سعرەکەتان گران نەکردێ لە بۆوان بەخۆی ئەگە 100 مشتری بێ هەشتای دەزین نانەکەم گوت کردەوە دەرەوە نانینگۆنیەوە لۆ هەلاتە دەرەوە نانەکە لۆ هەلاتە ئەنج پێ دەرم غاز گران بۆ لێ نانەکەم گوتەکەم گچکە کردەوە طبعا نانەکە گچکە دەبی پێشترم دەڵا عالەمە ئەوەن دەبوو ئێستا گچکە بوویتەوە نانەکە جوان دەرناچی طبعا ئەگەر ئەم گوتە گچکەبی نانەکە جوانتر دەرناچی داغی دەکەتێ ئەگە داریش بەکاربێنن ناتوانن دار بەکاربێنیان ئیشتان بەدار نەکردو وەڵام ئیشمان بەداری نەکردێ بەس دەرێن دارەکەش باش نییە ئارۆ با بڵێن بەشێک لە فرنیەکان لەوانەی کە لە شارەکانی دیکەی عراقن پاڵپشتی وەردەگرن نفتی وەردەگرن پاڵپشتی دەکرێن دام دەکرێن ئەنگۆ هیچ دامەکتان هەیە ناوەڵام هیچ پاڵپشتێکمان نیە کەس هیوادارین پاڵپشتی بکرێن ئارێ وەڵا ئەلێرەوە پێیان چێ بۆ لایەنە پەیوەندیارەکان چەند مهمە غاز لە بۆ فرنیەکان دابین بکرێت والله ڕێژی 100% میمە هیوادارین پاڵپشتی مام کەن چکەمەش قەپات دەکەن ئەوەن داردەمەمەیە چەند کەس ئیشی لەسەر ئەم فرنیە چەند ئەمە 6 کەسی 6 کەسن ئەنی ئەو فرنیەش قەپات کرێ 6 عایلە بێژ دەبی طبعا ئەرێ وەڵا بێجگە لە ساعیبەکەی جگە لە خاوەنەکەش جگە لە خاوەنەکەش ئەمە باعث شاگری دەکەم 6 شاگرد ئیشیمە 2 شەفتە ئەمە شەفتە چین 3 کەشی کەش عسران دێن ئەوان
ئیش دەکەن دەستای شەو ئیشەی دەکەی قەدەوانە بووە قەدەوهانە بوو غاز گران بوو بەس بەو دەرەجەی نا بوویتە 16 بوویتە 17 بەزی احتیادی بووە ئەوهانە بووە ئەو نەگەیشتە 30 قەت غاز گران بووە دوایین جار کە بوتڵێ غازت کڕی بە چەندت کڕی ئەوڕۆ لە بۆم هاتیە بتڵی غازی لە معمەلی بە 30,000 بوو لە معمەلی بەسی معمەلی بەسی بووە بە چەند گەیشتە دەستە تو بە 32 بە 32 بەڵێ جاران بە چەند دەتکڕی بە 8 و نیوی بەڵێ چەندە ینی ئەو جیاوازی نرخە وەی کردووە کە تو قازانز نەکەی ئایا تووشی زەرریش نەبووی حتمان تووشی زەرت نیە سا ڕۆژانە لە باش خۆمان پارێکری دەدەین پارەی شاگردی دەدەین لە بەرچ خۆمان چکە پێشترە تو کە مەسەلەم ڕۆژە 6 غازی سەرف دەکەم 6 زاران هەشتی دەکات چەند 48,000 باشە یعنی 50,000 بە غاز دەدا پێشتر ئێستا 160-170,000 بەس بە غاز دەدەم یعنی خۆ خێرەکەی ئەوەندە نەبووە ڕۆژانە ئێستا کە بەو شێوازە نرخی غاز گرانە دەبینم لە کارەکەشت بەردەوامی ئەم بەردەوام بوونە بۆ چەند ڕۆژێکە یان ئەمە چارەسەرە لە لای تو چت کردو ینی بۆ قەبارەی نانەکەت بچووکتر کردوتەوە کێشەکەیت کەمتر کردوتەوە وەڵاهی بەردەوام یەکەم ئیت چییە بەردەوام کێشم گچکە کردەوە بێزگەلەوەش یعنی ئێستا ئەو فڕنیە ڕسقی 7 عایلەی لەسەرە 7 عایلە ئێستا ئەگە من دایخەم 7 عایلە ئەخە زۆرە ئێرە 7 ئەوەندەی ئاگادارین 15 فڕنی چکە گروپمان لێنانەوە خاکەم 15 فڕنی بەس داخراوە لە هەولێر بەس لە هەولێر 15 فڕنی کە ئەوەندەی ئاگادارین ئەو جاییت کەش قەپات کردی بەبێ ئاگاداری ئەوەش هەیە حتممە زەرەرە یان خۆڕاگرتنی مە چییە هەر ئەوەیە شەکەی بەڕێ دەکەین کاک محەممەد پێم بڵێ حکوومەت چەند پاڵپشتی ئێوە دەکە یان پاڵپشتی ئێوە ڕاوەستاوە چەند ساڵ دەبێت وڵا لە مێژە ڕاوەستایە بە هیچنەوەش پاپشتیمان ناکرێت پێشتر کە حسەی نەفتمانە بوەرمان دەگرت شتێکمان لە سەدا دەنا ئیشەکەی خۆمان بەڕێ دەکرد ستا حسەی نەفتەکەی بڕیە غازی لەسە گران کردینە ئاردیش گران بووە بێزگەلەوەی ئاردیش گران بوو هەروەز بەچی پێشتر کە دەمهینە ئێستا 200,000 زیاترە مەسەلەن لە 100 فەردێک کە دەینم ئێستا 200,000 هاتە سەر لەگە پارەی قەدیم علاگەش لە فەردەشی 12,000 هاتە سەری یعنی هەموو شتەکان گران بووە علاگە گران بووە ئارد گران بووە غازیش گران بووە نانەکەش هەرشتی بە ئازاری دەم ئەگە گچکەکەینەوە بە 100,000 دێ غەرامەت دەکە و فڕنیەکەت پێ قەپات دەکەم زیاتر ناتانی گچکەکە ناوڵە لەوەی زیاتر ناتان گچکەکەمەوە دە نابتەنان نابتەنان وەستا محەممەد چەند ساڵە ئیشە دەکەیت لە مێژەوە ئیشی باوە باپیرانمانە باش قەت ئەوها غاز گران بووە قەت ئەوها بووە گران بوو بەڵام بەو شێوەی ئێستا نا گرانەکەی گەیشتە 20,000 بەس ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ سارەسەر کرایە بەس تا ئێستا یعنی شەڕەکە لێرەش نییە یان ئێستا بڕۆ کەرکوچە لە کەرکوچە لە معمەلی بە 6 نیوە لە پردێ بە 6 نیوە لە معمەلی باشلو ئیمە بۆندەیە پاڵپشتی نانەوەخانەکانی شەیە حتمان حسەی نەفتیان هەیەوە بە زەمە نیتمان و غازیشمان فڕیە ئێستا چارەسەر چییە یعنی داواکاریتان چییە وڵات داواکاریمانەوەی حکومت دەبی وەکو پێشتر یعنی حسەکمان لە بۆ دابنێ بۆی بتاین بەردەوام بێگەنا دەبی هەموو فڕنیەکان قەپات بکەن یانەوە تێ چارنانی ئەو وەزنەی بکەینە 1000 ئەو وەزنەنانە چارنان بە هەزاری یعنی چیەوە گرانیە کە نانگران بوو یعنی گرانیە کە نانگران بوو واتە وڵاتە لە قەیراندایە حتمما وەستا محەممەد بەشێک لە نانەوەخانەکان بینیم داریان بەکاردێنە ئایا دار باش نییە بۆ ئێوە یان ناتوانن دارە من ڕۆژێک دوو ڕۆژ بەکارمینە ئێو دارە هەر خلاص دەبی بەکە چش نایە دووکەڵی هەیە بەکەلگی ئیشەکەی نایە ئیشەکەی سەبرە ینی کە نانەوەخانەیەک ئیشەکەی سەریعبیتن بەکە چی نایە بەڵێ بینەران و بیسەران ئەوەی کە بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە نانەوەخانەکانی شاری هەولێر بوو بەشێکیان تەنانەت نانەوەخانەکانی خۆیان داخستووە بەشێکی دیکەیان جێگرەوەی غاز بەکاردێنن دار بەکاردێنن بەشێکی دیکەیان دەڵێن ئێستا ئێمە بوتڵێ غاز دەکڕین بە 35,000 دینار ئەمەش بارگرانیەکی یەکزار زۆرە بوو ئێمە ناتوانین بەم شێوازە بەردەوام بین
تا چەند ڕۆژێکی دیکە کار دەکەین ئەگەر حکوومەت چارەسەرێکی بۆ ئێمە نەدۆزیەوە ناچار دەبین ئێمەش کارەکانی خۆمان ڕابگرین بەشێکی دیکەیان دەڵێن ئێمە ئەگەر غاز بەکارنێنین دەبێت دار بەکاربێنین و تەنانەت بەشێک لە نانەوەخانەکان من کە گفتوگۆم لەگەڵیان کرد هەندێکیان تەنانەت ژمارە کرێکارەکانیشان کەم کردوتەوە خاوەن نانەوەخانەکان دەڵێن ئێمە خۆمان دوو کار دەکەین بۆ ئەوەی بتوانین شتێک بۆ خۆمان کۆ بکەینەوە چونکە بەو شێوازەی ئێستا ئێمە نەک قازانج ناکەین بەڵکو زەرەریشمانە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ